يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە دوای دین و ئیمان، لە دوای ئەوەی خوای پەروەردگار ڕەحمی بە ئێمە کردووە، شاد بووین بەم ئاینی پیرۆزی ئیسلامە. ئەم پەیامی ئەڵڵایەمان پێگەیشتووە و سوپاسی پەروەردگار دەکەین کە ئیمانیشمان پێهێناوە، وەکو پێمان گەیشتووە قبوڵیشمان کردووە بە بەرنامەی ژیانمان. لە دوای ئەم خەڵاتی دین و ئیمانە دوو شت لەلایەن خوای پەروەردگارەوە شکرانە بژێریان دەوێت. یەکەمیان زەنگینی واتە دەوڵەمەندی. جا هەیە دەوڵەمەندە بە پارە و بە موڵک و ماڵ، هەیە دەوڵەمەندە بە عیلم و زانست، هەیە دەوڵەمەندە بە پلە و پۆست، هەیە دەوڵەمەندە بە زمان و گفت و لفت، هەشە زەنگینە بە جوانی. ئەم زەنگینیە لە بەرامبەریدا شتێکی تر هەیە پێی دەڵێن سەنگینی. زەنگینی و سەنگینی. سەنگینی واتە قورسایی مرۆڤ، سەنگینیش بەڕێز و حرمەتە کە ئینسان چەند بە حرمەت بێ لەناو کۆمەڵگادا. بە متمانەبوونە، هیوا هەیە سەرمایەکەی زەنگینیەکەی متمانەیەتی. چەند خۆشە تۆ لە هەر بوارێکی زەنگینیدا خوا پێی بەخشیبی، ئەوەندەش سەنگین بوو متمانەت هەبێ کە ناوت هات بڵێن تەواوە، مادام فڵان کەس ناوی هاتووە لەو بابەتە مەترسە. هەروەها دووربوون لە شەڕ و شۆڵ و ئاژاوە، خوا ڕەحممان پێ بکا، خوا بمان پارێزێ. باوەڕتان بێت دوو جار جەناب لە بازاڕەکەیە دەنگەدەنگ و ئاژاوت هەبێ، ئەو سەنگینیەت نامێنێ. دوو جار لە گەڕەکەکەیە دەنگت بێ لەگەڵ خەڵکا و دەمەبووەڵە و قڕە و تەقە و تۆقت هەبێ، سەنگینیت نامێنێ. خوا بمان پارێزێ هەتا ئەو کاتە سەنگینی کە تووشی دەمەقاڵێ و تەق و تۆق و چەک لەشانکردن و حرەس و حیمایە نابی. ئەم دوانە بەیەکەوە زۆر جوانن. خوا پێمان ببەخشێ هەم زەنگین بی هەم سەنگین بی. بەڵام بەداخەوە ڕێزم هەیە بۆ ڕووی یەک بە یەکی جەنابتان و بیسەران و بینەران، وەڵڵاهی ئێمە لە زەمانێکین خەریکە وامان لێ دێ زۆرێک لە خەڵکی ئەگە وریای خۆت نەبی لە پێناوی زەنگینیدا سەنگینیەکەت لەدەست دەدەی. بەس زەنگین بی کوڕەخوایەکەی چ دەبێ با بێ؟ سووک و سەلیم دەبی بەداخەوە. بەڵام ئەگەر گەیشتە سەر ئەوەی کامیانت هەبێ گرنگترە، وتارەکەمان ئەوەیە سەنگین بە نەک زەنگین. وەڵڵاهی سەنگ و قورساییت هەبێ باشترە لەوەی کە زەنگین بی بەبێ سەنگینی. یەکەم بوار کە خوای پەروەردگار تاقیمان دەکاتەوە بریتیە لە بواری پارە و ماڵ و موڵک، کە خەڵکانێک هەن زەنگینی ئەم بوارەن و فەزلی خوای پەروەردگارە پێیان. خوا زیاتر بدا بە هەموو دەوڵەمەندانی چاکە خواست. بەڵام بەداخەوە هەیە چروکە بێخێرە، وەڵڵاهی ئەو کاتەی دەیخەنە قەبرەکەوە بڕواتان هەبێ بەس کتنەکەی لەگەڵ دەڕوا، سندوق و قاسەی قیامەتی خاڵی. ئەی کۆمەلگا وەڵڵا کەس ئیستیفادەی لە دەستی نەکرد. بۆ میراتگرانی بەجێ بێڵە ئەوانش چونکە بە ناشەرعی بۆیان بەجێماوە، جا بزانە چۆن بەردەبنە ژیانی یەکتری. کەواتە ئەم کەسە ڕاستە زەنگین بوو، بەڕاستی پارەی زۆر بوو، موڵک و ماڵ و ڕیزە دوکان و شوقە و تەرتیبات و هەمووی هەیە، بەڵام وەڵڵاهی زۆر سەنگین نییە. با پێچەوانەوە زۆر سووکە لای خوا، چونکە هیچی بۆ خوا نەکرد. دووەمیشیان لای خەڵک هیچی بۆ خەڵک نەبوو. هەر وەرە دوای مردنی شاهیدی بۆ بدەن بڵێن وەڵڵاهی دەستێکی خێری لەو کۆمەڵگایەدا هەبووە. لای مەلایکەتی خوا سووکە، ڕۆژێک کردەوە چاکەکانیان بۆ نەنووسی. هەروەها لای خۆشی سووکە، حتا سەروەت و سامانت هەبێ هیچ خێرێکن نەکرد بێ، هەر خۆت لەبەر چاوی خۆتا، کەسیش پێ نەزانە خۆت لەبەر چاوی خۆتا سووکی. دووەم بوار باری عیلم و زانستە. هەیە زەنگینی عیلمە، ئەلحەمدولیلا خوا پێ بەخشیوە عیلمێک زۆر جوان، زانستی ئاینی بێ یان دنیایی، شەهادەی هەیە، بڕوانامەی باڵای هەیە، دکتۆرای هەیە، پرۆفیسۆرە، بەڵام بەداخەوە سەنگین نییە. ئەو هەموو شەهادە و بڕوانامە و عیلم و زانستە سەنگینیە ئەو ئینسانە. لە قسەدا هەرزەگۆیە، دەمپیسە، دەکڕوزێتەوە،
لەبەر هەموو دەوڵەمەندێکە ملکەز دەبێ و قوربان و دەست لە سەرسنگنان لە پێناوی $1 و 10,000. هەروەها لاوازی ئافرەتە، هەیە شەهادەی بەرزی هەیە لە مامۆستایانی ئاینی، لە مامۆستایانی ئامادەی، لە مامۆستای پەیمانگا و زانکۆ. ئەمە حەقیقەتە بەرامبەر بە جنسی ئافرەت بەداخەوە لاوازە. کورە هەیە حەزی لە تەلەبەی خۆی کردووە، کورە ئافرەت هەیە تەلەفۆنی بۆ بکات پرسیاری لێ بکات مامۆستای زانی و حەزی لێ دەکات. بەداخەوە ئێمە دەبێت خۆمان وریای خۆمان بین، مامۆستای ئاینی، مامۆستای ئامادەی کە کژ عازب دەبێت لە لای دەست دەخوێنێ. هەتا زانکۆ ئەوانە وەڵڵاهی نەزان چۆن ویژدانت ڕێگەت پێ دەدا ئەگەر دین و ئیمانەکەش نەبێ. ئەوە ئەمانەتی خەڵکە، ئەوە کچەکانی خۆتن ئەگەر بچووک بوون، ئەوە خوشکی خۆتن، ئەوە ئەگەر تەمەنیان هەبوو دایکتن، ئەوانە متمانەم بە تۆیە. ئەگەر ئەو چاوانە دەرێنی، ئەگەر خوانە خواستە کەسێک دێ قسە لەگەڵ دەکاوێ، نەیەکل لەگەڵ دەگرێت، دەرسل لەلا دەخوێنێ، لە کچوو لە خوشک و دایکی خۆت زیاتر یعنی با جیاوازیان بکەیت. ئەوە ئەبێ ئەو متمانەیەت بە خۆت بێ. ئەمجا ئەگە پێت نەبوو هەر بڕۆ مەچۆ ئەو مەجالەوە، مادام دەزانی متمانەت بم بوارە نیە، باس ئەزیزەکەم سوگ نەبی، واز لە مەکتەبێک بێنە بەس بڕۆ کوڕی لێبێ، لە مەکتەبی کشانە دەرزمەڵێەوە، لە زانکۆیەکە دەرزمەڵێەوە کە کوڕ و کشتێک کەڵاوە تۆ ناتوانانی چاوت پارێزی، خوا نەخواستە خیانەت بە نەفسی خۆت و عایلەی خەڵک دەکەی. بۆیە زانەی بەناوبانگ دوێنێ ئەو کتێبم لە پێشانگا کڕی و مێدەواریشم جەنابتان پێشانگای نێودەوڵەتی هەولێری بۆ کتێب هەر هەمومان ڕۆژانە لەم بازاڕەداین کە زۆری خێر و بەرەکەتی نییە. ئەزیزەکەم بچۆ وەڵڵاهی هەر جوزێکی عامە بکڕی بەدەستی خاڵی نایەیتەوە. ئەو هەموو کتێبە ئاینیە، ئەو هەموو کتێبە ڕۆشنبیری و ئەدەبیە لە بوارەکەی خۆتە، بەتایبەت تەفسیری قورئانی زۆر جوان بە کوردی بە عەرەبی سوودمەند دەبن، منداڵەکانتان بەرن ئاشنایان کەن بە جیهانە جوانەکەی کتێب. هەر یەک نامیلکە بکڕی بڕواتان هەبێت سوودێک دەبینی، منداڵەکانت چاویان گەشت دەبێت، بازاڕی تر ئەو خێروبەرەی نییە. دوێنێ ئەو کتێبم کڕی و دوای نوێژی بەیانی خوێنمەوە دکتۆر عایز قەڕەنی لە کتێبی ئەسەیدەة سیتونە لە لاپەڕەی 127 باسی زانای بەناوبانگ شێخ بن باز دەکات ڕەحیمەه الله. بن باز کە زانایەکی گەورەی سعودیەیە، دکتۆر عایز قەڕەنی کە وەکو تەلەبەی خۆی یعنی وەکو تەلەبە خۆی نیشان دەدا بەرامبەر بەو زانا گەورە دەفەرمێ ئەو زانا پایە بەرزەی ئیسلام سێ سیفەتی هەبوو، سێ میمی تێدا بوو: العلم، الحلم، الكرم. سێ میمی کۆتایی لەم پیاوەدا هەبوو، خۆزگە لە هەموو زانایەکە هەبێ. ئەمجا زەنگینی علم دەبی، زەنگینی سەنگینیش دەبی. وەکو تەیرێک بیهێنە بەرچاوت دوو باڵی نەبێ، چەندە لاشەی گەورە بێ هەر بە عەرزەوە نووساوە، ئەگەر دوو باڵەکەی هەبێ هەردوو شیانی هەبێ، ئەمجا بەرز دەبێتەوە، ئەمجا بەڕاستی بەرزەفڕە، ئەمجا بەڕاستی ڕاستەقینە زانایە. دەفەرمێ بن باس یان زانانی تری ئیسلامیش الحەمدولله وەکو مامۆستانی بەڕێزی من کە لێرەن هەم عیلمیان هەبێ، دووەمیان حیلمیان هەبێ. بە ئەندازەی ئەوەی عیلمت هەیە زەرورە حیلمت هەبێ، لەسەرە خۆبی هێمن بی، گوڵی گەنم حتا دانەکانی پڕتر بێ، گەنمەکەتان بینیوە هەمومان کوڕی لادەین و دەشت و دەرین، گەنمەکە هاتۆتە خوارەوە، ئەگەر گەنمەکە پووج بوو بێسن خوار بێتی لوتی لە حەوایە. دار ئەگەر بەرهەمەکەی زۆر بوو زۆری گر سەیرەکەی لقەکانی شۆڕ بوونەوە هاتوونە سەر زەوی، ئەگە هیچی پێوە نەبێ هەمووی ڕووی لە حەوایە. نیشانەی عیلمی ڕاستەقینە ئەوەیە ئەگە دەتەوێت سەنگین بی حەلیم بە، لەسەرخۆ هێمن هەڵ مەچۆ، وەکو شیر قسە فڕێمەدە و دوای داوای لێبوردن بکەیت. هەروەها ئەلکەڕەم بەخشندە بە، مەکڕوزێەوە. بەداخەوە هیوا هەیە لە بەرجی زانای ئاینیدا وەڵڵا تەلەفۆنی دەوڵەمەندی ئەم کوردستانی هەر هەموو لەلایە. ڕەمەزان نایە تەلەفۆن بۆ 100 دەوڵەمەند دەکات، 100 ماڵ و کۆمپانیا دەکات، مامۆستا زەکاتێکت هەبێ، فڵان کەس زەکاتێکت هەبێ، شتێکم دەیە بە ناوی خەڵکەوە، بە ناوی ئەوەوە. عیلم دەبێ عیزەتی لەگەڵا بێ، عیزەتیش ئەوەیە کاکە نانی وشکی بخۆوە قەل مەخۆ برام، کوڕە گونیە لە بەرکە و قاتی شاڵی زاخۆی بە حەڤە وەرەقە مەکڕە بە پارێز زەکات و سرفترەی خەڵک، کوڕە داشقەت پێ بێ و سواری وەنەوشەمە بە قەیناکە، ئەوە با عیزەتی عیلمەکەت بپارێزرێ، کوڕە لە کوو خابۆ مەچۆ کۆشکەوە، با بە عیزەتی عیلمەوە بژی. علم دەبێ ئەو دوو شتەی لەگەڵ بێ، هەم حیلمی لەگەڵ بێ، هەم کەڕەمی لەگەڵ بێ، ئەمجا عیلمەکەت سەنگینت دەکا. سێمیان زەنگینی ئۆتۆمبیل هەیە، هەر سیارەکەی ببینی دەزانی دەوڵەمەندە، زەنگینی ئۆتۆمبیلە. بەڵام باوەڕتان هەبێ دەوڵەمەندی ڕاستەقینە، زەنگینی ڕاستەقینەکە ئۆتۆمبیلی بەرزی پێیە، بە قیاسی بەرزی و گرانبەهای ئۆتۆمبیلەکەت ئەبێ سەنگین بی لە لێخوڕینە. ئەوەندە زیاتر پابەندی یاساکانی هاتوچۆ ڕێزگرتن لە شۆفێرانی تر و لە پیادەی سەر شەقام بی. وەڵی خەڵکێک دەبینی کە دەبینی ئۆتۆمبیلەکەی باید چەندەها دەفتەر دۆلارە، بەس بەخوا شۆفێریەکەی
بمبورن ئەو شێ دەکەم بەخوات چەموشە وەکو ئینسان لێ ناخڕێزان چەموش بۆچی بەکاردێ ئای چ دەکات لەو سەر شەقام ئۆتۆمبیلەکەی گران بەهایە بەخوا حیفە تۆ زۆر سووکی سووک بۆی نێ ئۆتۆمبیلەکەت گران بەهایە جا حیف نییە وابی چوارەمیان زەنگینی دەموپل و قسە خەڵکانەکان دەموپلێکی ئەوەش فەزلی خوایە ئەوەش زەنگینی ئەوەش دەوڵەمەندیە بەڵام بەداخەوە نزمترین و پیسترین و دزێوترین بازاڕیترین سووکترین گوێن دەدا جاوە هەیە مەلا هەیە وایە هەیە بانکخواست هەیە وایە هەیە مامۆستایە وایە هەیە مامۆستای زانکۆیە وایە هەیە ڕۆژنامەنووسە و ئاوایە هەیە تەنزنووسە تەنز دەنووسێ کەس نابوێرێ ئای ئەو زمانی کە پیسە لە هەموو کەس دەدا هەیە بێژەری هەواڵە هەواڵ دەخوێنێتەوە بەس بۆی خەڵک پێ بکەنێت چ بێ ئەدەبیەک دەکات لە کاتی هەواڵ ئەوەی ناوێ شتی وا دەڵێن نامۆیە وەسە تەلەڤیزۆن بە ئاداب و کولتوری کوردەواری دەموپلت هەیە دەنگت هەیە بەڵام ئەبێ سەنگینیش بی ئەوانە تخوا سەنگینن کە ئەواشت دەکەن ناوەڵڵا بۆیە ئەگەر خۆی گەورە زەنگینی کردی لە دەموپل و قسەدا ئەبێ وریابی لە دەرپەڕاندنی قسەشا سەنگین بی سەنگی خۆل لەدەست نەدەی پێنجەمیان کچ و ژن هەمووی زەنگینن بە جوانی یعنی هەموو کچ و ژنێک جوانە بەڵێ بۆ باوەڕتان هەبێ من دایکی خۆم بەم نەخۆشی و بە پیریش پێ لە هەموو ئافرەتی دنیا جوانترە دڵنیام یەک بەیەکی جەنابتان کە ئەهلی ڕێز و حرمەتن دایکی خۆت پێ لە هەموو ژنی دنیا جوانترە کەواتە هەموو دایکەکان جوانن هەر یەکێک لە ئێمە کچەکانی خۆمان پێ لە هەموو کچی دنیا جوانترن کەواتە خەڵکی جوایە خوشکەکەی خۆم پێ لە هەموو خوشکی سەرزەوی جوانترە تۆ جەنابیشت هەروای خێزانی خۆت ئەوەی بەڕاستی حەڵاڵ زادە بێ واللهی دەبێ وابزانی ژنەکەی خۆت کە حەڵاڵتە و ئەڵقەی تۆی لەدەستایە لە هەرچی ئافرەتی سەر ئەم زەویە هەیە جوانترە ئەگەر وانە بی تووشی خیانەتی زەوجی دەبی بەخوا ئەبێ لە هیچ کەسێک لەوە جوانتر نەبووە چونکە ئەو کاتە لەوە جوانتر نەبینیوە کە خواستوتە حتا مردنیش دەبێ وابی لە قیامەتیش بڵێ حۆریم ناوێ هەر ئەوەی خۆم جوانترین مەلەکە جەمالی دنیام لە باوەشایە لە باخەڵایە لە ماڵایە ئاوا بەدەپارێزرێ بۆیە ئافرەتان هەموویان خوای گەورە زەنگینی کردوون بە جوانی بەڵام توخوا ئەمە بە سوکایەتی وەرمەگرن توخوا خوشکە بە ڕێزەکەم لەم برای خۆتان لە کوڕی خۆتان لە ئازیزی خۆتانی وەرگرن واللهی ئافرەت سەنگ و قورسایی خۆی لەدەست دەدا کاتێک کە دەبێتە کچە مۆدیل هەر یەکسە بەو وشەیە کە کوتیان کچە مۆدیلە هاتە خوارێ سەنگینی نەما کاتێک کەوا تەنورەکە لە پشتی ئەژنۆ بوو باڵ و قۆڵت بەدەرەوە بوو بنباڵت خەڵک بینی بڕواتان هەبێ کامەی بێدینە لەبەر چاوی ئەویش سەنگت هاتۆتە خوارێ تخوا حیبنێ تۆخوا ئەو جوانی پێبەخشی ئەوەی ڕەقس و سەما دەکا و خۆ بادەدا و خەڵک پارەی بەسەرا فڕێدا تخوا لەوە سووکتر هەیە سەنگینی نەماوە خوا جوانی کردی زۆر جوانی زەنگینی جوانی بەڵام حیفە سووک بی وەڵای ئەو کەسێ ڕۆژبەڵەک دەکا دەست بخەیتە غەیری مێردەکەی خۆتە ئیش دوو بە دوو کەس نەدبینێ مەگە بۆ خۆشی خۆت لە شوێنێکە یان منداڵەکانی خۆت مەحرەمەکانی خۆت لەگەڵ بن بەڵام ئەوەی دەستی خستە ناو دەستی ئافرەتێکەوە ڕۆژبەڵەکی کرد بڕواتان هەبێ هەرچی سەنگ و قورسایی بێ نەیماوە هیچ پیاوێک باوەڕ ناکەم ئەو ئافرەتەی بێ کە دەستی لە ناو دەستی کەسێشکەدا بۆ هەڵی پەڕاند و شانی هەڵتەکاندووە مەگەر هەر خوا نەخواستە هیچ غیرەتێکی نەمابێ لەسەر دنیادا بۆیە دەبێت لەوانە خۆ پارێزن ئێوە هەمووتان بەڕێز و سەنگینن خۆتان سووک مەکەن شەشەم زەنگینی پلەپۆست هەیە نەجمە و سەیری سەر شانی کەچی هەیە پلەکانی خۆ خەڵکی ئەم وڵاتە لەم حکومەتە گەندەڵەدا بەداخەوە عالم هەر هەمووی کوڕە خۆەوەی کە خەڵک شارەزایە ئەمە هەموو عالم عەقیدە و عەمیدە و لیوایە هەرچی جەش و ئیستیخباراتی دوێنێ و ئەمن و ئیستیخبارات بۆ ئێستا بە پلەی عەقید و لیوا ئەوانە لەم وڵاتێدا خانەنشینە کە بۆیە پارە نەماوە بۆیە بەر تۆی بەڕێز ناکەوێت بۆیە کوڕی تۆ تەعین نابێت بۆیە کچی تۆ لەشی شوێن جێی نابێتەوە هەموو پارەکە هەڵوشرا بەڵام ئەوانە توخوا قورساییان هەیە وەڵڵا بۆ خۆی پێی عیبە بڵێ پلەکەم ئەوەیە بەدزێوە دەچێ مەعاژ وەردەگرێ هەی بن دیوار کوڕە دیوارت بەسەرا بڕۆخێ تۆ حتا دوێن ئیستیخبارات بووی تا ئینتیفازە عەقیدی چی و تەنزیمی چی و شۆڕژگێڕی چی پلە و پۆست کەس ناگۆڕێ ئەڵام فڵان کەس دەوتی ئەو پۆستەی وەرگرتەوە گۆڕاوە نا بە حەقی لا إله إلا الله پلە و پۆستی ڕاستەقینە کەس ناگۆڕێ بەس حەقیقەتت دەردەخا بەس حەقیقەت سيدي أو قرآنك بقرنا وخزمة قرآن كلامي خوا يق آياتي بقدر ديان كتاب استفادة لدكي أويش يوسفي بيغمبر سلامي خواه لسربية كاتل لسجنا هاو زندانياني بيدالين إنا نراك من المحسنين والله أولا من باشلت وبيني وتول حالة شاكاني نراك هرهممان يعني يشكدونا هرچی هاو زندانيتي شاهدي خير وبياوتي ومردايتي وجواميري يوسف بيغمبر دادا سلامي خواه لسربية سورة يوسف آياتي 36
بەڵام هەر لە هەمان سوورەتی یوسفا لە ئاەتی 78 واتە 42 پلە سەرکەوتووە، ئاەتی 36 تا دەگەیتە 78 42 ئاەت یوسف دەبێتە پاشا، ئەمجا گەیشتۆتە وەزیری، پلەی وەزیری دارایی، یەکەم دەسەڵاتی وڵات. لەوێ براکانی کە دەچنە بەردەمی کە هێشتا نایناسنەوە و تەواوی خەڵکی وڵات پێی دەڵێن ئیننا نەڕاکە من المحسنین. ئەو ئاەتە سەیری کە هەڕێک دووبارە بۆەوە بە بێ زیاد و کەم. ئەمە چیمان پێ دەڵێ؟ قورئان پێمان دەڵێ سەرکردەی ڕاستەقینە، ئەو کەسەی کە بەڕاستی پلە و پۆستەکە شایەنێتی لە زیندانە چۆن بووە، لە وەزیریشە هەمان شتە. ڕاپەڕینی خەڵکی کوردستان کە بەرهەمی هیچ حیزبێک و هیچ پێشمەرگەیەک نییە بە دڵنیاییەوە، بەرهەمی فەزڵی ئەو ئەڵڵایەیە بەزەیی خوا بوو لەگەڵ ئەم میلەتە کوردە مەزڵومەدا لە دەیان شوێنی ژوتومە. بەرهەمی هیچ حیزب و سەرکردەیەکی کوردی نییە ڕاپەڕینی خەڵکی کوردستان، بەرهەمی خوێنی شەهیدان و ئەنفال و مەزڵومانی کووردە کە ئاه و نزولەی ئەو دایک و خوشک و منداڵانەی لە نوگرە سەلمان و ئەوانە خرانە ژێر خاکەوە چوە لای خوا. کیمیابارانی هەڵەبجە و هەموو ڕووداوە دڵتەزیێنەکانی کوردستان ئێمەیان گەیاندە لای پەروەردگار و خوا دەرگای ڕەحمەتی لێکردینەوە. ڕاپەڕینی خەڵکی کوردستان و دوای 91 حەقیقەتی دوو کەسی دەرخست، ئەوەی بەڕاستی شۆڕژێر و کوردپەروەر و خەباتجێر و پێشمەرگەی بوو لە شاخ لەگەڵ ئەوەی ناخپیز بوو ئێستا دەردەکەوێت. ئێستاژ الحەمدولله وەڵای خەڵکانێکمان هەیە پێشمەرگەی دێرین، قارەمانی سەنگەر، کەم ئەندامی سەنگەر، زیندانی سیاسی، وەڵاهی دەیبینی پێعەی بە هەر نەجمەوداڵ ببەستێ بەبێ حرس و حیمایەتە مزگەوت. من چەندان بینی هەر پێعەی بە دەماچش لە من پشتێنینێ، چونکە پاک ژیاوە، ئەوەی لە شاخ کردی بۆ کوردایەتی کردی، ئێستاش ماڵی لە ناو گەڕەکەکانی خەڵکایە. بەڵام ئەوانەی کە بە پیس بوون ئێستا ناخی بۆگەنی شاخیان دەردەکەوێت، چۆن ئەم میلەتەیان دادۆشی، چۆن ئەم میلەتەیان وێران کرد بە ناوی کوردایەتی و بە ناوی شۆڕژگێڕیەوە. دسووکە مرۆڤی سەنگین قەت پەنا بۆ دزی، بۆ غەش، بۆ تەزویر، بۆ خیانەت نابا. قەت مرۆڤی سەنگین لە پێناوی دەستکەوتی مادیدا قەت ئەمانە ناکە. بەڵام وەڵاهی بەداخەوە جاران لە ئێستا باشتر بوو، جاران ئەوانەی دز و ڕێگر و خائین بوون سفر نەبوو بوونەوە لە سەنگینیدا. هەرچی لە مزگەوتەوە دەوترێ ئەبێ وریای خۆمان بین، هەمووی نەڵێ ئەمە قسەی منە، ئەبێ لە کتێبا بینی بێتت، یان ئەگە کتێبەکەت لانە بۆ بڵێ لە فڵان کەسم بیستووە. ئەمە ئێستا بۆتان باز دەکەم، گوێم لێ بوو لە بەڕێز جەنابی مامۆستای پایەبەرز پرۆفیسۆر دکتۆر عوسمان محەممەد غەریب و تارخوێنی مزگەوتی بەختیاری و مامۆستای زانکۆی سەلاح الدین لە وتاری هەینی 13/1/2023 خوێندیەوە بە ناونیشانی دزە مۆدێرنەکان. من ئەمەم لە کتێبان نەدیوە، بۆیە لە زمانی ئەوە وەکو خۆی بۆتان نەقڵ دەکەم. دکتۆر عوسمان فەرمووی ئەدیب و نووسەری گەورەی پاکستانی غولام ئەدیب باسی خۆی دەکا، ئەڵە کاتی خۆی لە پاکستان لە شەری دلهی کاسپیم دەکرد، کرێکاریم دەکرد. دایکە پیرەکەم لە شارەکەی خۆمان لە پاکستان مانگانە پارەم بۆ دەناردەوە، چونکە دایکم هەم نەخۆش بوو، هەم باوکم نەمابوو، هەم کەسمان نەبوو. پارەم بە پۆستا بۆ ڕەوان دەکرد، ژیانێکی سەربەرزانە بۆ خۆی بژی، منیش کەسابەتم دەکرد لە دلهی. ئەڵێ لەو کاتەدا لە کارەکەم لەدەستدا بێکار کەوتم، ئیشم نەبوو، نزیکی مانگێک زۆر پەرۆشی دایکم بوو. نامەیەکی دوور و درێژم نووسی و داوای لێبوردنم لێ کرد، دایە گیان دەستەکانت ماچ دەکەم، بمبورە، ئەم مانگە نەمتوانی پارەیەکت بۆ بنێرم، تخوا دوعای خێرم بۆ بکە کارێکی باشم دەستکەوێت. لەو 9 ڕوپیە بەخوا زیاتر شکی نابم کە پارەیەکی زۆر کەم بوو بۆ ئەو کاتە. ئەو 9 ڕوپیەیە لە ناو زەرفی نامەکەم خستمە جزدانەکەمەوە، سواری پاس بووم، سەرگەردان و وێڵ دەگەڕام، بەڵکو لە شوێنێکا کەسابەتێک بدۆزمەوە. بەڵام لەو کاتێک کە لە پاسەکەدا بەزیم دەستم بەر سەیرەکەم جزدانەکەیان دزیوم. جزدانەکە نامەکەش و پارەکەشی تێدا بوو. ئەی خوایە ئەویش نەما، ئێستا چی بکەم؟ نامەی خاڵی بۆ دایکم بنێرم؟ زۆر خەفەتبار بووم. چوومەوە بۆ شوێنەکە، بۆ ژوورێکە بە کرێم گرت و تیا دەژیام. نامەیەکم لە پۆستەوە بۆ هات دوای چەند ڕۆژە، سەیرەکەم نامەی دایکمە. دایکم زۆر دوعای خێری بۆ کرد بووم، خەفەتباری خۆی دەربڕی بۆ ڕۆڵە گیان بەخوا جەرگم ژان دەکا کە بێکاری. بەڵام تۆ ئەولادێکی ساڵحی سەرەڕای ئەو بێپارەیە خۆشت 50 ڕوپیەت بۆ من ناردووە، یا ڕەبی ڕۆڵە خوا ڕزقت زیاد کە، خوا کارێکی باشت بۆ نسیب بکە. وتم دەبێ خوایە گیان من لێم تێک چوو بێ، وەڵا من پارەکەم هەمووی 9 ڕوپیە بوو، ئێداکەم نووسێتی 50 ناردووە. چەند ڕۆژێک لە خەیاڵ و فکری ئەوەدا بووم، باشە من پارەکەم لێ دزرا بوو، بەخوا بەدەستی من نامە نەخراوەتە پۆستەوە، باشە چیم لی کردووە ئەمە؟ دوای 1-2 ڕۆژی تر نامەیەکم بۆ هات، نووسی بووی من ئەو کەسەم لە ناو پاسەکەدا جزدانەکەم برد، کاتێک کە چوومەوە ماڵەوە من کابرایەکی ژیرفان بڕم. نامەکەتم کردەوانە گریانم هات کە بینیم تۆ دایکە پیرەکەت چاوەڕی پارەیە لێت، پارەیەکی کەم، زۆر بە سەلیلی نووسی بووت. چاوەکانم پڕ بوو لە فرمێسک، دایکی خۆمم بیرکەوتەوە.
ڕاستە من گیرفان بڕ و دزم بەڵام هێشتا قورساییەکم وەکو مرۆڤایەتی لەدەست نەداوە بۆیە وەڵڵاهی لە ژیانی دنیادا 41 ڕوپیەم شک دەبرد خستمە زەرفەکەی تۆ و نۆیەکەم بۆ ژمارە کرد بە 50 بۆ دایکت 50 ڕوپیەکەم بۆ نارد گردنم ئازاکە هێشتا و سەنگین و قورسایە جاران مابوو ئێستا ئەمانەی کە کار بەدەستن لە وڵاتەدا هەرچی سەرەداوێکی بەدەستەوە بۆ هەر کار بەدەست کوڕە دوکانداری بازار بازرگان ئەوەی کەشتی گەورە و بچووکی بەدەستە هەر ڕەحم بە هیچ کەسێک ناکە ڕەحم بە مناڵی هەتیویش ناکە سەنگینیەکەیان نەماوە راغبی ئەسفەهانی لە محاضرة الأدباءدا ئیمامی تەنوخی لە الفرج بعد الشدەدا دەڵێ کاتی خۆی ڕێگرەکان دووسەیەک کۆ دەبوونەوە گیرفانبڕ و ڕێگر و دزەکان پەیماننامەیەکیان دەنووسی ئێمە 3-4 کەسین بە یەکەوە کۆبووینەوە ئەبێ هەر یەکەتان بەڵێن بدەن لەسەر ئەمە ڕێککەوین 3 کەس لە ئێمە حرامە دەست بۆ گیرفان و ماڵی بەرین ئەوانە ڕێگر و دز بوون خائین بەڵام 3 کەسیان لە خۆیان حرام کردبوو با شتێک سەنگینی و مەردایەتیمان هەر تێدا بمێنێ یەکەمیان نابێت دراوسێ دزی لێ بکەی وعد بدەن هیچ کەسێ لە دەر و دراوسەی خۆی دزی نەکە دووەم دەوڵەمەندی خێرخواز هەر دەوڵەمەندێک چەند دەوڵەمەند بێ پارەی لەسەر جادە بێ بتوانی بچێ ماڵەکەیەوە سەیری کە نەگە خێری بۆ خەڵک هەبوو خێرەوەمەندی ناو کۆمەڵگا بوو حرامە دەست بۆ ماڵەکەی بەرن سێم ئافرەت و منداڵی هەتی و هەر ئافرەتێک لەسەر منداڵی هەتی و بێ نابێت دەست بۆ گیرفان و جانتا و پارەی بەری بەڵام ئەمانە خیانەت لە هەتی و دەکەن خیانەت لە کەم ئەندام دەکەن خیانەت لە موچەخۆری خانەنشینی 250,000ش دەکەن داماوە ئەمانە لە قەدیما بوون بڵێ وەڵاهی ئەمانەمان تا ئێستا نەماون بەڵام لەم سەردەمەشە باسی کتێبێکتان بۆ دەکەم کە ئێستا لە بازاڕە بڕۆ بیکڕۆ بە چای خۆت بیخوێنەوە بەرگی کتێبەکەشتان پێ دەڵێم نووسەرێکە بوو کاتی خۆی ئەندامی پێشووی مەکتەب سیاسی یەکێتی بوو بە ناوی مامۆستا جەعفەر مامۆستا جەعفەر لە کتێبی بەخەونی گەورەوە کەوتینە ڕێ ناوی کتێبەکە ئەوەیە بەخەونی گەورەوە کەوتینە ڕێ دوو بەرگی لێ دەرچووە هەردووکیانم هەیە بەرگی یەکەم لاپەڕەی 231 ئەڵە کاتی خۆی ساڵی 79 لەگەڵ سیروان تاڵبانی فەرماندەی هەرێمی گەرمیاندا پێشمەرگە بووم لەو کاتەدا چوینە گوندێک لە گەرمیان چوینە ماڵێکەوە پیاوێکی تێدا بوو کە نەفتی سەر جێگا بوو دوا ڕۆژەکانی تەمەنی دەژمارد ئەو پیاوە ناوی ڕەسوڵی حەمەیارە بوو پێیان دەوت ڕەسوڵ گەڵاڵی ئەڵێ ئەو پیاوە هەموو خەڵکیش دەیانزانی خۆشی بۆی جێڕاینەوە وتی کاتی خۆی بە گەنجی دزترین کەس من بووم ڕێگر و پیاو خراپ بووم گیرفانبڕ بووم بەڵام یەک سیفەتم هەبوو وتم ئینسان گە سووک و خراپیش بێ با تۆزێک شتێکی هەر تێدا بمێڵێتەوە بۆ دنیا و قیامەتی بڕیارمدا لە قەت لە دراوسەکانم لە ئەهلی دێیەکەم لە دێیەکانی دەوروبەر لە هیچ گەرمیانیەک دزی نەکەم لە هەموو ساڵانی دزیکردنمدا کە چەندین ساڵ بووە یەک گەرمیانی چڵەپوشێکی بەدەستی من نەدزراوە نەک دراوسێەوە ئەهلی دێیەکەم هەرچی دەوروبەریش بووە هەرچی گەرمیان بووە چوومە خوار 2 زەوە لەوێ دزیم کردووە شەو ڕۆیشتم لە شار باژێڕە ماڵی خەڵکم بڕیەوە هاتووم لە گەرمیانە لە دێیەکەی خۆمان خواردوومە وتی یەک سیفاتی تریشم هەبووە خەڵکەکە شاهیدیان بۆ داوتیان وەڵاوا بووە وتی جار هەبووە کابرا زانیوێتی کە بە دزی بەناوبانگ و ماڵبڕ منم مەڕی خەڵکم دزیوە ئەسپم دزیوە گوێدرێژم دزیوە لە سنوورە دوورەکاندا کابرا پێخستی کردو و هاتۆ لە ماڵی منە دۆزیوێتیەوە سەرەتا ئینکاریم کردووە کە هەوە هی منە هی ئەوە وتمە هی خۆمە وتێتی هیچ قسە ناکەم دەچینە مزگەوت قورئان بێنە سوێند بخۆ بەخوای پەروەردگاری جیهانیان بڵێ بە ڕەب العالەمین ئەوە نەمدزیوە لە تۆ کە قورئان و سوێند هاتۆتە پێشەوە قەت بە حەیاتی سوێندم بە درۆ نەخواردەوە وتمە کاکە تەواو تەسلیم بووم تەواو مادام سوێندم دەدەی وەڵی تۆ دزیومە داومەتەوە لە ژیانمە یەک جاریشم سوێند بەخۆ بە قورئان نەخواردەوە بە درۆ ئەو پیاوە ئەڵێ وتی وەڵی هەتا لەسەر جێگاش ئێستا کەوتوم چەندین ساڵە بینووسنەوە لە کتێبە یا ڕەبی قەس فێری دزی و خیانەت نەبێ وەڵی ئێستا دەوڵەمەند و مەڕ و ماڵاتی خۆم هەیە شەوانە ئەو کرمە لە مێشکم دەداتەوە حەزم بۆ دزی دەچێ بۆی کرمی ناو دڵم بمرێنم مێشکم ئاسوودە بێ بەنیوە شەو کە منداڵەکان خەوتون دەچم لەسەر دیوارەوە خۆ فرە دەدەمە گەڵی مەڕەکانەوە مەڕ بە مەڕ دەیهێنەوە بەسەر دیوارە دەیهێنمە ئەو دیو دەیان بەم لەو دەشتە بە حساب دزیم کردووە تا بەیانی شەوچێڵیان پێ دەکەم و یا بەیانی دایانهێنمەوە مێشکم تۆزی ئیسراحەت دەکا دەیانجا مەڕی خۆم دەدزم ئێمە سولینیان وڵاتە هەی دزەکان ئیکا کە دەرس لەو حەمەیارەیە وەرگرن لەو کابرایە لەو ڕەسوڵ گەڵاڵیە ئێوە بانقەکانتان پڕ بوون بۆی مێشکتان ئیسراحەت بێ ڕۆژانە لەم بانقە نەخلیکەن بیکەنە ئەو بانقە لەو بانقەش نەخلیکەن بیکەنە ئەو بانقە دوای ئیسراحەت بخەون و با میلەتەکە شتێک پارێک نانی پێ ببڕێ وەڵی ئیسراحەت دەکەن و ئێمەش ئیسراحەت دەکەین ئەزیزانی خۆم
ئەوە تەماشاکەن ئەو ئەخلاقی کوردەواری دزێکیان بووە کە سەردەئێستا نووسەر خۆی لە ژیاندایە کامەی نووسیە و لێ بپرسە و کتێبەکەی بخوێنەوە بەڵام زۆر سەیرە ئەمڕۆ خەڵک لە دوای سوێند خواردن ئەمجا دەست دەکا بە دزی بمبەخشن لەگە وشەی پەرلەمانتار بەکاربێنم تخوا ببورن ئەو بەڕێزانەی پەرلەمانتار هەیە من دەستی ماچ کردووە بەخوا پەرلەمانتاری خولەکانی پێشوو هەیە شایانی دەستماچکردنە ئەوەندە بە حیا و حرمەتەوە ژیاوە هەم پۆستەکەی بەڕێ کردووە هەم ئێستاش لە ناو خەڵکە خزمەتکاری دینی ئیسلام و شایانی دەستماچکردنە بەخوا بەڵام ناچارم بمبورن ئەگەرەوە بڵێم پەرلەمانتار هەیە دوای سوێند خواردن ئەمجا دەست بە گەندەڵی دەکات دوێنە 8 ملیۆنەکە حەڵاڵ بوو وڵا دوای 24 ساعت سبحان الله یەکسەر ئەمجا حرام دەبیان حەڵاڵ و حرام دەبێتەوە نەمدیوە فتوایوە تۆ سوێندت خواردووە بۆ خوای گەورە وەزیرە سوێندی خواردووە ئەمجا گەندەڵ دەبێت کابرا دز بوو دەیگوت کە گەیشتە سەر سوێند خواردن تەواو دەکشێمەوە تۆ سوێندت خواردووە لە وەزیرەوە لە نائیبی وەزیرەوە لە مدیر عامەوە هەموو سوێندتان خواردووە دکتۆری بەڕێز پزیشک ئێوە هەر هەموو سوێندتان خواردووە نیە لە حەفلەی تەخەڕوزی پزیشکەکان ئەڵە سوێند بە خوای گەورە خیانەت لە نەخۆش نەکەم دە وەڵڵی خیانەتی لێ دەکەی دە وەڵڵی فەحسی زیادی بۆ دەنووسی دە وەڵڵی دەرمانی پێویستی بۆ نانووسی سەیدەلانی و دەرمان سا سوێندت خواردووە بە خوای گەورە خیانەت لە نەخۆش نەکەی کام دەرمانی خراپە بۆ ئەم وڵاتەی دێنن بۆ زۆر زۆر ئیستیفادە بکەی زۆرترین سود بە خۆت بگا و عالەم زۆرتر نەخۆش بێ و ماڵوێران بێ ئەندازیار سوێندت خواردووە بە خوای پەروەردگاری جیهانیان کە خیانەت لە ئەندازیاری نەکەیت چەند بینا ئێستا شایانی ڕووخاندنە چونکە جەنابی ئەندازیار بە سارەیە کردراوە و مەقاولەکە پێی ئیمزا کردووە خیانەت کار لە پیشەکە دوای سوێند خواردن وەکو ئەو کابرا ڕەسوڵ گەڵاڵیشت پێ ناکرێت وەکو دز جا بە تۆ دڵێن ئەندازیار و بێژڵان دز مێژوو چۆن وەکو یەکت دەنووسێتەوە دادوەری بەڕێز پارێزەر خیانەتت نابێت لە پیشەکەت بکەیت تۆ سوێندت خواردووە بە خوای گەورە کە پارێزەرێکی ئەمین بی نەک لە پێناوی پارەدا ژنومێر لە یەکجیاکەیتەوە بەس بۆی گیرفانی خۆت گەرم بێ دادوەر نابێت بە ئەمری ئەم مەسوول ئەو حیزب دەسەڵاتی قانونی تەداخلی تێدا بکرێت تۆ سوێندت خواردووە بە خوای گەورە ئەو تەراز و عەدالەتە ڕاگری لە بەنی هاوڵاتیاندا هیچ کەسێ نەتوانێت بە تەلەفۆنێکیش تەداخلت بکات یان لاچۆ یان سوێندەکەت بەرەسەر بەڵام ئەمانە لە دوای سوێند خواردن بەڵێن دەر مەقاولاتی هەیە بەڵێنی داوە بە خوای گەورە پاک بێ کەچی هەرچی پرۆژەی کردو گەندەڵە نووسینگەی خان و زەوی و زار ئەوە بەڵێن نامەیە کە عەقدێکت وەرگرتۆ ژمارە ئەوەندە مۆڵەتی فرۆشتنی مڵک و زەوی و زار و شوقە و ئەمانە لە فڵان کەس بکڕن بە ناوی دۆستایەتیەوە دەستت دەبڕێ نووسینگەی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل چێ هەیە بچێ ئۆتۆمبیلێک بکڕێ و لە خۆی ئەمین بێ کە دەستی نەبڕدراوە دووسێ ناسیاوە لەگەڵە کە سەیەکەی لە خەڵک خراپترن کابرا هاوار دەکە ئادووسێت چامان بۆ بێنەوە دۆزانی حرمەتە دەگڵە سێ وەرەقەی لێ بخۆ لەو دیوە تۆش بە ناوی ئەوە ئەو هەموو غەشەکە دەکرێت بۆیە چارەسەر چییە چارەسەر گەڕانەوەیە بۆ کتابەکەی خوا والله میلەتانی دنیا بە میلەتی کوردی خۆشمانەوە ئیسراحەت ناکەین تا خواناسی بە حەق نەبین تا دڵ و دەرونی خۆمان لەگەڵ خوادا پاک نەکەین تا نەگەڕێینەوە ئەو القورآن الكريم سەرچاوەی بەختەوەری دنیا و قیامەتی هەر هەمومانە خۆزگەم بەو کاتێک ئەو قورآنە حاکم دەبێت لە ناوماندا لە دڵ و دەروونماندا ئەمجا لە ناو دادگاماندا ئەمجا لە ناو حکومڕانی سیاسەتماندا یا ربی خۆی پەروەردگار ڕەحممان پێ بکەی یا الله لێت دەپاڕێمەوە یا ئەرحەمە الراحمین بە ڕەحمی خۆت ڕەحممان پێ بکەی یا ربی خوای گیان لە صیفاتە خراپەکان بمان پارێزی یا ئەرحەمە الراحمین زەنگینمان کەی بە ڕەحمەتی خۆت بەڵام یا ربی خۆیان سوگ نەبین سەنگینیشمان کەی ئەگەر هاتە سەر هەڵبژاردن خۆیان سەنگینمان کە بەڵام زەنگینی بێ سەنگینمان مەکە یا ربی خۆیان هەموو ئەو زەنگینانەی کە سەنگینیشن بیان پارێزە یا الله ئەی پەروەردگاری جیهانیان ماڵ و منداڵمان پارێزە لە فتنەی ئەم ڕۆژگارە یا ربی خوا دەرگای ڕەحمەتی خۆت لە میلەتی کوردی مسلمانە بکەیتەوە یا ربی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە دەرگای ڕەحمەتی خۆت لە خەمباران لە قەرزاران لە نەبوو لە نەداران خوا بەس بە تۆ دەکرێتەوە دەرگای خۆتیان لێ بکەیتەوە یا ربی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە ئێوەش لە ناخی دڵاتانەوە بڵێن ئامین ئەو کەسانی ئێستا لە نەخۆشخانن وەزعیان خراپە تەنها ئومێدێک ماویانە خوای پەروەردگارە یا ربی خوای ڕەحمیان پێ بکەی یا ربی خوای شیفایان بۆ بنێری یا ربی خوای شیفایان بۆ بنێری ڕەحم بە دڵی خێزان و ماڵ و منداڵ و دایک و باوکیان بکەی ڕەحم بە دڵی ئەو دۆستانە بکەن کە داوای دوعای خێریان بۆ دەکەن یا ربی خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون